زۆر بەداخەوە مامۆستایان ئێمە شتێکمان نییە بە ناوی کۆنسڵتیشن یان ئێوە خۆتان دیقەت بدەن کە تەمە نادەکەم ئەم کەسانە دەسەڵات و مەسئولەکانش ببینن ئێوە دەزانن ئێمە دکتۆری دەرونیمان بۆ تەعین نەکراوە بۆ پەروەردە وەکو وابێ پەروەردە پێویستی بە دکتۆری دەرونی نەبێ ئێوە دەزانن لە هیچ پەروەردەیەکە لەم کوردستانە چەند پسپۆڕێکی دەرونی تایبەتمەند نەکراوە بڵێ کاکەگا هەر قوتابخانەیەک پێویستی بۆ توانێت ئەم دکتۆرە بەڕێزە بەکاربێنێ ئەزان لەم کوردستانی خۆمانە بە درێژای ئەم چەند ساڵە من بیرم لێکرێتەوە باشە یعنی بۆ مامۆستا دەرونی تێک ناچێ بۆ ئێمە بۆ نمونە باجی و حاجی و دادەکانمان کە خزمەتمان دەکەن دەرونیان تێک ناچێ بۆ قوتابیمان نییە تووشی کەئابە بووە بۆ قوتابیمان نییە خۆی نەکوشتووە لەبەر دەرەجە خۆی کوشتووە لەبەرەوەی کە تووشی بۆ نمونە دیپرێشن بوو یان تووشی خەمۆکی بووە بۆ قوتابیمان نییە کاریگەری بۆ نمونە مەسەلەن تووشی ئیدمان بووە بەتمانەی کەریمەکەواتە ئەوش بخۆی خاڵێکی زۆر گرنگ ومە تۆیەکی بەڕێز کە مامۆستای دایکی بانکەی بڵێ ئەم کچەت بەرە بۆ لای دکتۆری دەرونی زۆر مشکلێ لێت قبول ناکەڵێ بۆ کچەکەم شێت بووە نازانم چی بەس ئەگەر من دکتۆرێک هەبێت تایبەت بێ بە پەروەردە تایبەت بێ بۆ نمەسەر بە قوتابخانەکان ئەڵێ ڕۆژێک سەردانێکە مامۆستایەکی زانکۆ سەردانەکە پێم خۆشە دایجان خۆت و کچەکەشت دەگەڵە دانیشتنیێ بکەن ئاسانە بۆ من دەست کراوەترە خۆشترە کەواتە ئەوش بەداخەوە کەم تا زۆر ئێمە نیمانە ئەی نێری بۆ پاری لێوەگرێت دایکەکاڵم پارەم نییە تۆش پارەت بەدەستەوە نییە ئێدە تەلەبەتەیە حەزەکەی دکتۆری دەرونی ببینێت ئەگەر بڵێ و لە گیرفانی خۆشم ئێدانەیەک دوان سیان چوار وا کردی 200 هزار دینار دەرمانەکانیشی باید چەند کەواتەوەش ناکرێت کەواتە ئەمەش بخۆی بەڵایەکی زۆر گەورەیە کە بەداخەوە تا ئێستا کێمە کۆنسەڵتیشنمان نیە یەکێکمان نییە خەبیرە لە بیرچوونەوە یەکێک خەبیر لە زاکیرە یەکێک خەبیر لە کێشەکانی منداڵ یەکێک خەبیر لە فرەجوڵەیی جەنابەت بۆ نمونەگەر قۆناغی سەرەتایی لەبەردەستایە کەسێک هەبێت پەروەردە عەقدی لەگەڵا کردبێت ئەمە شارەزایە لە فرەجوڵەیی یەکێکی تر شارەزا بێ بۆ نمونە لە بیرکۆڵ مامۆستا بەڕێزەکەم مناڵێکت هەیە 5 منداڵ تێ بیرکۆڵە مانەوێت دوای تۆ دەسەوەستانە بەستی ئەمێنێتەوە من زۆر دراسم کردووە لە وڵاتان هەندێک جار عەقد هەیە وەزارەتی پەروەردەیان و کەسانی کە تایبەتە بە پەروەردە عەقدی هەیە لەگەڵ دکتۆر و کەسانی زۆر شارەزا کە بەداخەوە وەکو پەروەردەش خۆمان ئەم ئیشمان لەسەرەوە نەکردووە کە چەندین ساڵە وەزارەتی پەروەردە بڵێ با 100 کەس بنێرم ماستەر و دکتۆرای لەم بوارانە بێ بعد دوایی تەفەڕوخی پێکەم بۆ ئەمە ئەم هەموو توێژەری دەرونی و توێژەری کۆمەڵایەتی و دەرچۆمەیە بڕۆن ماستەر و دوکتۆرا لەو بواران بێنن کە کێشەی پەروەردەیە بۆی دوایی نووسینگە و تەرتیبات و شتی بۆ دابنێم وارە ناو بوارەکانی خۆمان بکەین بۆیە بە دڵنیاییەوە کاریگەریەکی زۆر هەیە لە هەموو بوارەکانە